چینە پەیوەندیەکی تر کاک سەردار لە کەرکووکەوە. کاک سەردار سڵاوت لێبم. کاتتان باش. باشتر بۆ تۆ کاک سەردار. دەژنێ ڕەمەزانتان پیرۆز لە تۆش پیرۆز بێت کاک سەردار. ڕەمەزان لە کارمەندان کۆنتڕۆڵش پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێت کارمەندانیش جەژنە پیرۆزەت ئاراستاکەن کاک سەردار. زۆر سپاس. سپاس بۆ تۆ کاک سەردار. ئەمڕۆ چۆن بەسەر برد؟ ئەڵێ ئەمڕۆم بەخەو بەسەر برد. بەچی؟ بەخەو. بەخەو؟ ئەوە بۆ؟ ئەڵێ بڵێ یعنی هیچ دەرنەچووتە دەرەوە؟ نە. چۆنە بێ کاک سەردار؟ ئەڵێ تر بەخەو برد. خەوی خۆشت بینی؟ نەوەڵە. یعنی ئەوە نەخەوتیتەوە هیچ خەوێکیشت نەبینیوە؟ نەوەڵە هیچ خەوێکشمانی. وەڵاوە خراپە کاک سەردار. ئەرە وەڵە. کاک سەردار شتێکم پێشکەشکە. ئەڵێ هیچ هەڵسەکەم دەنگت خۆشە. وەڵە هیچ منێ پێشکەشێکم. بۆ؟ هاوکاری دەکەم لە پرسیارەکان. بەخوای تونی پێشکەشێکم. جەژنانەیەک. جەژنانە دووەرگریان نا؟ من خەوتە بووم دەژنانە شۆرگرم. ئێ بۆ لە ماڵەوەتان یعنی ماڵەوەت نەبینیوە؟ ئێستا ماڵم بینم. ئێ بۆ لە ماڵەوە جەژنانیان نەداپێت؟ یاوتیان گەورە بوویتە تاوە؟ داری تێنەداوە. بە جەژنانیان لێوەرگرە بڵێ گەورە نەبوومە هێشتا عنی گەورە بوون چی عیلاقی بە جەژنەوە هێوانیە؟ ناوای دێکم. وا بکە. وای دێک. کاک سەردار چ کارەیت؟ کارمەندە. بەڵێ؟ کارمەندە. کارمەندی. سەرکەوتوو بی و لەش ساغ بێت. زۆر. بەیانی بەنیازی چی بکە هەر ئەخەوی؟ بەیانی نانا بەتەمای خەون. هەر خەو؟ ئەڵەم بەتەمای خەونیم بەیانی. ئێ زۆر باشەوان زانێرە خەوی. نانە. باشە کاک سەردار بچینە لای پرسیار؟ مام. وێنەی بەنداوی دوکان لە کام پارەی عێراقیدایە؟ 5,000 دیناری، 1,000 دیناری، 500 دیناری، 250 دیناری. زانیاریت هەیە؟ ناڵم زانیاریم زۆر یانم زانەکەشم لە نییە سێپاتیانم. پارەت بێنێ سەرکەی؟ ئەڵای زانەکەم نانیە. اختیارێک هەڵ بژێرە کاک سەردار؟ 5,000. 5,000 دڵنیایت؟ ئەڵای زۆر. زۆر. 500 دیناری. 5,000 وەری بگرم؟ وەڵای دڵنیان نیم بەس ئەگەر تەواو بەڵ بڕۆ. 5,000 وەرەگرین کاک سەردار. بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو کاتێکی خۆش بۆ تۆ خوات لەگەڵ. پەیوەندێکی تر؟ مەلیحەمان لەگەڵە لە سلێمانیەوە. مەلیحە خان سڵاوت لێبێ.